دیارە لە دووە نردەوەی خاوەن پێداویستەکان بۆ لیژنەی تۆبی لە سنووری دەبەرە ڕاپەڕین تقریبان 912 کەس لە لیژنەی پشکنین دەرنەچووە دیارە بە هەوڵ و تێکۆشانێکی زۆر ئەو دوای ئەوەی ئەو مەسیدەدرا کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت جنابی کاقوبات ئەوە کاقوبات لە ڕێگای خۆیەوە بە مشاورەکردن لەگەڵ بەرپرسی ئیداری ڕاپەڕین کاکی واقەرەنی و لەگەڵ کاک دکتۆر ڕێکەوت لەسەر خەت بوون بۆ ئەوەی کە ئەو دەنگوانە ئەوە معالەجە بکرێ بۆیە لێرەوە پشت بەستن بە وعدەکانی بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت تەواوی کەمەندامانی ئەو سنوورە دڵنیا دەکەینەوە ئەوانەی کە لە لیژنە دەرنەچوون کە بە هیچ شێوەیەک ئەو دەنگوانە ڕاست نین و موچەکانیان نابڕێ و ئەوە ئەو هەوڵ و تێکۆشانە ئەو هەوڵانەی بەرز جەنابی کاقوبات و سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕین بن لەگەڵ کاک دکتۆر ڕێکەوت ئەوە معالەجە کراوە و دڵنیان دەکەینەوە دووبارە بە هیچ شێوەیەک موچەکانیان نابڕێ و ئاگداریشیان دەکەینەوە لە هەفتەی ئایندا وەکو سەرجەم کەمەندەمانی تربێن و موچەکەی خۆیان بۆ خەرج دەکرێت